پێش زیاتر لە 6 ساڵ لە عێراقدا وێنەی ئافرەتێکی جوان بڵاو بووە کە بووە جێگەی باس و خواسی خەڵکی و گەلێک پند و پیاهەڵدانی بەسەردا هەڵدرا و بە جۆرەها شێوە باسکرا. لە ساڵی 50کان و 60کاندا ئەم وێنەیە گۆڕەپانێکی هونەری گەورەی داگیر کرد و بووە سەرنجی خەڵکی و هونەرمەندان و بووە جێگەی باس و خواسی دیوەخان و شوێنە گشتیەکان و چاوپێکەوتنی کۆڕ و کۆبوونەوە ئەدەبی و هونەریەکان کە ئەو وێنەیەش وێنەی فاتیمەی کافرۆشی بوو. کچی کافرۆش یەکێکە لەو کەسایەتیانەی کە لە ناو باشووری کوردستانە پێگەیەکی تایبەتی هەیە. گەرێمە بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی سەدەی ڕابردوو بوونی وێنەی کچی کافرۆش لە ناو زۆرترین ماڵەکانی کووردا وجودی هەبووە. تەنانەت وێنەیە کاریگەری لەسەر زۆرێک لە کەسایەتیەکانی ناو خێزانەکانی ئێمە هەبووە. لەمان کاتە ئەو کاریگەریە تەنان لەسەر کەسایەتی ئاساییەکان نەبووە، تەنانەت کاریگەری لەسەر هونەرمەندەکان هەبووە. ئایا لە بواری شێوەکاریان لە خود لە بواری گۆرانی و مۆسیقایە. بۆ نمونە گەرێمە لە بواری گۆرانی و مۆسیقایە دوو نمونە بێنین لەوانە هونەرمەندی گەورە حەسەن زیرە گۆرانیش تایبەتی هەیە بۆ کچی کافرۆش، لامان کاتە محەممەد ئەربیلی بە هەمان شێوە. بەڕاستی ئەگەر باسی تابلۆی کچە کافرۆشی بکەین کە ئەمڕۆکە تەنیا وەکو تابلۆیەک باس ناکرێ بەڵکو زیاتر بۆتە حکایەتێکی شعبی، حکایەتێکی ملی لە ناو خەڵکە. ئەمیش هۆیەکەی ئەوەیە یەکەم وەکو وێنەیەکی زۆر جوان کە کاتی خۆی ئەو وێنەیە بڵاو بۆتەوە لە 20 و 30 و 40کانە و 50کانە و تا 60کانیش لە زۆربەی زۆری ماڵەکانی کوردستانە هەبووە. ناوبانگی ئەم تابلۆیەوای کرد بە هەزاران وێنەی لەبەر بگیرێتەوە و بەچاپ بگەێنرێت و بڵاو بکرێتەوە بە ژمارەیەکی زۆری دەوڵەتان و داواکاری ڕۆژ لە دوای ڕۆژ لا زیادبووندا بووە کە دەتوانرێت خۆی بدات لە ئاستی تابلۆ جیهانیەکان. بوونی ئەم کەسایەتی لە ناو پێگەی یاخود لە ناو خێزانی کوردیە توانیوێتی ڕنگدانەوەیەکی زۆری هەبێت. تەنانەت زۆرێک لەو شێوەکارانەی کە سەرەتاکانی کارکردنی هونەریان دەست پێ کردووە کچی کافرۆژێکێک بۆ لەو مۆدیلانە یاخود لەو کەسایەتیانەی کە بەردەوام لاساییان کردوتەوانە، یاخود توانیوانە کچی کافرۆش ببێتە ئەو پێگەیە کە کاری بەردەوامی بە ڕوتی کاری هونەری خۆیان بن. جوانی وێنەکە بەڕاستی ئەتوانم بڵێم ئەمە خەیاڵێکی ڕۆمانسی زۆر جوانی دا بەو کەسانی کە زۆر جار لەسەری قساکەن و حکایەتن وەکو ئوستوڕەی لێهات، وەکو ئەفسانەی لێهات کە ئەمە بوو بە حکایەتێکی ملی کە ئەمە کچی کافرۆشی چێیە و چۆنە و چۆن بووە. لە ڕاستیدا ئەوەی من کە بە خەیاڵم بێ بەڕاستی کچی کافرۆشی حتا من لە مناڵی لە ماڵی خۆمان هەبووە کە زۆر مناڵ بووم پێشەوەی بچم بۆ مەکتەب لە ماڵمان کچی کافرۆشی هەڵواسرا بوو لە زۆربەی ماڵ و خزم و کەسەکان بینیمە لە کەرکووک وێنەی کچی کافرۆشی هەڵواسراوە. ئەوەی کە لە خەیاڵی منایە لە ماڵی ئەمە دوو کچی کافرۆشی هەڵواسرا بوو، یەکێکی ئەو وێنەی کە ئێستا باوە و زۆر جاکە بڵاوە کرێتەوە، دووەم وێنە دیسانەوە هەر ئەیانوت ئەوە کچی کافرۆشیە، بەڵام ئێستا ئەو وێنەیە نابینم بەڕاستی. تقریبا هەمان مەلامحی هەبوو بەڵام کچێک بوو هەردوو دەستی بەرزەوە کردبوو وەکو بەسترا بوو زنجیرێکی پێوە بوو خوارەوە ئاگر بوو. هەمان ئەو حکایەتی کە بە کچی کافرۆشی یەکەمیانەوت بەم کچی کافرۆشیان ئەوت و باسی جۆری سووتان و باسی ئەو شتانەشان بۆ هۆنی بووەوە. کەواتە لێرەیە کچی کافرۆشی چەند تابلۆیەک کاتی خۆی یا چەند وێنەیەک کاتی خۆی ناوینرا بوو کچی کافرۆشی، بەڵام ئەوەی کە زۆر مەشهورە ئەوەیە کە ئێستاکە باو کە ئێستاکە قسەی لەسەرەکەی. ئەوەی سەرنج ڕادەکێشێت لەم تابلۆیەدا جیهانێکی شاراوەی زۆر گەورەیە کە هونەرمەند بە زمانی نەیتوانیوە دەری بڕێت بەڵکو بە فڵچەکەی ئەو هەستە پاکەی دەربڕیوە. ئەو
وێنەی کچی کافرۆشیە لەبەر جوانەکەی وەکووتمان حکایەتی زۆر لەسرە و حکایەتی مەساوی لەسرە لەبەر ئەوەی کە جوانەیەکی تایبەتی هەبوو جوانەیەکی ئەتوانم بڵێم ڕۆژهەڵاتی لە دەموچاوی هەبوو شەرقی ئەمە وای کرد کە کۆمەڵێک حکایەت دروست بێ لەسەری و هەر شوێنە و هەر ملەتە و بیگەڕێنێتەوە بۆ خۆی کە ئەمە کچی ئەو نەتەوەیە بووە. چەند ڕاوبۆچوونێک دەربارەی بنەڕەتی تابلۆکە هەیە هەریەکەی خۆی لە خولگەیەکی جیاوازدا دەبینێتەوە. هەندێک لە سەرچاوەکان وا باز دەکەن کە گوایە لە کاتی شەڕی جیهانی یەکەمدا کە کاتێک هێزەکانی بەریتانیا لە عێراق بڵاوبوونەتەوە لە ڕێگای ڕێکەوتەوە سەرنجەکانی ئەفسەرێکی بەریتانی بەسەر جوانی ئافرەتێکدا دەنیشێتەوە و دەبێتە بەندی جوانی ئەو ئافرەتە کەرکوچیە. بەنسبەت کوردەوە وا مەشهورە کە ئەمە کچی کافرۆشی هەمووشمان دەزانین کچی کافرۆشی وەکو شوێن وەکو عەشیرەت ئەمانە هەمووی ئایا کافرۆشی وەکو پیشە بەڵام زیاتر لەبەر ئەوەی عەشیرەتی کافرۆشی لە کەرکووک زۆرن وەکو عەشیرەت خەڵکانی کافرۆشی زۆرن زیاتر ئەگەڕێتەوە بۆ کچی کافرۆشی وەکو بنەماڵە و عەشیرەت کەواتە ئەو کچی کافرۆشیە بەنسبەت کەرکووکەوە زۆر تەئکید دەکەن کە ئەمە کوردە و لە عەشیرەتی کافرۆشیە و خەڵکی کەرکووکە و ئەو کچە لەبەر ئەوەی زۆر جوان بووە کاتی خۆی لە ساڵی 1970 کە ئینگلیز هاتووەتە کەرکووک ئەو کچەی بینیوە زۆر عشقی بۆ زۆر حەزی لێ کردووە ئەمە وای کردووە کە هەردە متابعی بکات و داوای بکە کە داوای کرد نەیان داوە پێی کە نەیان داوە پێی حکایەتەکە وە ئەڵێ ئەمە وەکو بۆتە حکایەتێکی ملی ئەمە بێگومان لە ڕێگەی وێنەکەەوە دروست بووە وەکو وتم چەندین حکایەتی ملی لێ دروست بووە کە نەیان داوە پێی ئەمە اختتافی کردووە بردوێتی فراندوێتی کە فراندوێتی ئیتر هیوا هەیە ئەڵێ بە مارەی بڕیوە و بردوێتی بۆ بەریتانیا هیوا هەیە ئەڵێ نە کە بردوێتی لە ناو تایارەکە اختتافی کردووە ناو تایارەکە خۆی فرێداوەتە خوارەوە مردووە و هیوا هەیە حکایەتێکی تر هەیە ئەڵێ ئەمە مێردەکەی پاسەوان بووە لە شەریکەی نەوت پاسەوان بووە و لەوێ زابطێکی ئینگلیزی بینیوە زۆر جوان بووە حەزی لێ کردووە کەواتە لێرەیە کۆمەڵێک حکایەت هەیە بەنسبەت بڵین حکایەتە کوردیەکانەوە کە ئیجێڕنەوە کە ئەمە کچی کافرۆشی کچێکی کوردیە و ئەتوانن بڵێن تابلۆکەش مەلامحی تابلۆکە و جل و بەرگ و ئەوانەی زیاتر هەستێکەکەی ئەمە کچێکی کوردیە چ لە دەموچاو و چی لە جل و بەرگەکەی. مێژووی کچی کافرۆش ئەوەی کە تا ئێستا با بڵێن بڵاوە سەرەتایی چیرۆکەکە گەڕێتەوە بۆ سەدەی با بڵێن 19ەم ئەو کاتێک کە بڵێن لە 1970 بە تەقریبی کاتێک بەریتانیەکان یەن کوردستان و عێراقیش داگیر دەکەن ئەم کچە ئەبینرێت چیرۆکەکە بەم شێوەیە کە ئەیانەوە کچەکە بڵێن بە شێوەیەکی ناڕاستەوخۆ بتوانن سەفەری پێ بکەن و کچەکە لە ڕێگەی تایارەکەەوە برن بۆ با بڵێن کۆپتەرێکەوە ببن بۆ بەریتانیا کچەکە ئەو باڵم شێوازی بردنە بۆ ئەوێ و دوورکردنەوە لە خاک و نیشتمان و خێزانی قوبوڵ ناکات بڵێن لە کۆپتەرەکە خۆی فرایەتە خوارەوانێ و ئەمرێت. ئەمە چارەنووسی عاشقانە کە نازانن هەوای ئەم عاشقا بەرەوچۆیان ڕاپێز دەکات و نازانن پاشماوەکەی بەرەوچۆ هەنگاو دەنێت وا دەکات کە خۆیان لەبیر دەکەن بەڵام ئەم عاشقەی زۆر بە ڕازگۆی و پاچیەوە دەردەبڕێت و هەوڵ دەدات کە بڕاتە لای کەسوکاری ئەو ئافرەتە و داوای بکات هەروەها ئەوە ڕادەگەیەنێت ئەگەر ئەم ئافرەتەی بدەنێ ئەوە ئەو ئامادەیە بێتە سەر ئاینی ئیسلام و هەموو مەرجەکانی جێبەجێ دەکات. ئەو دابوونەریتە کۆمەڵایی و یاسا ئاینانەی ئەو کاتەی کەرکووک ڕێگەنادات بگات هە ئاواتەکەی و عاشقە پیرۆزەکەی بە ئاوات بگات تاوای لێدێت بگاتە پلەی شێتبوون بەڵام هیچ بەدەستی نەبوو لەوە دوایش گەلێک هەوڵی تریدا بەڵام هەر هەمووی بە ئەنجام نەگەیشت کە سوکاری کچەکە وایان دەوت کە گوایە چۆن دەبێت کەسێکی بیانی بێت و کچێک مارە بکات کە کەس نەیناسێت
گەلێک چیرۆک و دەماودەم دەربارەی ئەم دوو عاشقە باز دەکەن کە گوایە نەیتوانیوە بە ژوانی ئەم ئافرەتە بگات لەبەر ئەوەی کچەکە لە خێزانێکی ناسراوی شاری کەرکووک بووە بۆیە کە سوکارەکەی دەست بە جێزانیانە بەڕووداوەکە و اینجا هەستاون بەوەی کچەکەیان لە بەرچاوی دوور خستوێتەوە و هیچ ناوێکی نەماوە گوایە لە خانوویەکی ناسراویان دەست بەسەر کراوە و زۆر بە توندوتیژی پاسەوانی کراوە و تا ڕۆیشتنی هێزەکانی بەریتانیا لە عێراق. حکایەتێکی تر هەیە کە ئەڵێ بینی بێتی زۆر جوان بووە عشقی بووە کە عشقی بووە خۆی زابتەکە هونەرمەندێک بووە ئەو ئەفسەرە بەریتانیا هونەرمەند بووە و هەموو ئیلهام و عشق و خۆشەویستی خۆی لەو تابلۆیە کۆکردوێتەوە کە ئێستاکە هەیە و ئەیبینین کە بەناوی کچی کافرۆشی بەناوبانگە. بەڵام چیرۆکێکی تر وا باسی دەکات کە گوایە ئەفسەرێکی بەریتانی دڵی دەچێت لە ئافرەتی پیاوێک کە لە لای ئیش دەکات ئەویش بەم جۆرەیە. ئەفسەرەکە داوای لێ دەکات کە ئافرەتێکی بۆ بێنێت تا ئیش و کار و جلوبەرگ و چێشتی بۆ بەڕێوە بەرێت ئەویش ئافرەتێکی بۆ دەدۆزێتەوە و کارەکانی بۆ جێبەجێ دەکات تا ماوەیەکی دوور و درێژ ئیشەکانی بۆ ڕادەپەڕێنێت بەڵام ئەم پیاوە دوای ماوەیەک بیر دەکاتەوە کە پرسیار لە ئافرەتە کارەکەرەکە دەکات کە ئایا ئینگلیزەکە هیچی لەگەڵدا ناکات ئەویش لە وەڵامدا دەڵێت تەنها کاروبارەکانی جلوبەرگ و چێشتی بۆ بەڕێوە دەبات بۆیەوە بە باش دەزانێت بۆ ئەم پارەیە بدات بەم ئافرەتە مادام هیچ شتێکی خراپی لەگەڵدا ناکات باشتر وایە ژنەکەی خۆی بەرێت لە ئەنجامدا ژنەکەی دەهێنێت تا ماوەیەکی چاک کار دەکات و دڵیان لە یەکتر دەچێت. دوای ئەوەی ماوەیەکی بەسەردا تێدەپەڕێت شەوێک هەردووچان عێراق بەجێ دەهێڵن و ڕادەکەنە دەرەوە. بەڵام هەندێکی تر چیرۆکەکەی بەم جۆرە دەجێڕنەوە کە گوایە ئەم دوو عاشقە دڵیان لە یەکتری چووە و لە ڕۆژێکی نادیاردا هەردووکیان چوونەتە دەرەوە و بەرەو لەندەن کۆچیان کردووە. بەڵام سەرچاوەیەکی تر ئاماژە بەوە دەکات کە بە زۆر ڕفاندویانە و بردویانەتە دەرەوە اینجا یان بە فێڵ بێت یان بە ئارەزوی خۆی و دواتریش لە ناویان بردووە. بۆ چوونێکی تر هەیە بەڕاستی ئەوە زیاتر لای برا تورکمانەکانە ئەڵێن ئەمە ناوی سەمانچی قزەیە. سەمانچی قزش ئەگەر بێت و سەمانچی قزە بە نەستەن تەرجەمەی کچی کافرۆشیە سەمانچی ئەنی کافرۆشی کچی کافرۆشی کەواتە لێرەیە هەر دیسانەوە هەر کچی کافرۆشیە کە سەمانچی قزە هەر دیسانەوە کچی کافرۆشیە بەڵام بەنسبەت ئەوانەوە ئەڵێن ئەمە کچێکە خەڵکی قەڵای هەولێرە گەڕێکێک لە گەڕەکەکانی قەڵای هەولێر بە ناوی فاتمەوە ئەم فاتمەیە ڕۆژێک دەرئەچێتە دەرەوە کە لە ئینگلیزەکان دێنە هەولێر یەکێکیان ئەیبینێ عشقێ بێ و حەزی لێکا و چەند جارێک داوای ئەکا هەوڵ ئەدابی هێنێ بەڵام باوکو کە سوکاری ڕازی نابن دوای لەبەر ئەوەی نفوزێکی زۆریە نەبێ ئینگلیزەکان لە کوردستان و لە عێراقا ئەیهێنێ کە ئەیهێنێ ئەیبا لەگەڵ خۆی بۆ بەریتانیا کە ئەگەڕێتەوە. ئەم حکایەتەش هەیە لەبێ وێنەی کە بیری کە سوکاری کردووە و هونەرمەندێک ئەو وێنەی کێشا و نادێتەوە بۆ کوردستان. و ئەوەی ئەوترێ کە ئەو کچە ناوی فاتمەیە لە خەڵکی قەڵای هەولێرە ئەمە بنسبت ئەمە بێگومان ئەمەش چەند مەزدەرێکە لێ وەکو ئەتوانم بڵێم ئیسماعیل قەلعالێ هەروەها کاک ئەیوب جامچی ئەمانە ئەیگەڕێنەوە بۆ ئەو حکایەتە تورکمانیە کە لە هەولێر بووە و بە ناوی فاتمە. یان سەرچاوەیەکی تر زۆر لە واقعی عوادووری کردوێتەوە کە هەموو ڕاستیەکانی بەبارێکی تردا ئاوەژۆ کردووە کە تەنانەت ژینگەی دروستبوونی ڕووداوەکەشی گواستۆتەوە بۆ خواری عێراق و جێگەی ڕووداوەکانی لە یەکێک لە هۆزەکانی ئەمارەدا نیشانداوە. فاتیمەی کافرۆشی کردوێتە فاتیمەی ماسی فرۆش یان بنت الموعێدی کە تا بڵێیت لە ڕاستیەوە شێواندویەتی و سەردەمی ڕووداوەکەی بردوێتەوە سەرەتای هاتنی ئینگلیزەکان و کۆتایی دەوڵەتی عوسمانی. هەستاوە بە شێواندنی ڕووی فاتیمە لە چوارچەوەی قینی ئینگلیزەکانەوە بەرەو ڕووی خەڵکەکە و ڕووداوەکەی خستۆتە ڕوانگەیەکی هۆزایەتی و تۆڵەسەنەوە کە ئافرەتێکی وەکو فاتیمە کراوەتە ئافرەتێکی بەدڕەوشت و ڕێلادەر لە دابوونەریتی هۆزایەتی و ئینجا کۆتایی فاتیمە بە دەربەدەری و ئاوارەیی کۆتایی هاتووە کە گوایە هەستاوە بە کوشتنی نسکردناوێک کە بە فێڵ ڕایکێشاوەتە دەرەوەی عێراق و ئارۆزۆکانی پێتێر کردووە.
بێگومان ئەمە بەس بەوە ناوەستن کە کورد بێ و یا تورکمان بێ بەڵکو لە هەموو خواروی عێراق بە بنتلمعەدی بەناوبانگە بەناو بنتلمعەدی بەناوبانگە لەبەر ئەوەی ئەڵێن لە ساڵی 1940 کە ئینگلیز هاتە عێراقەوە یەکەم جار لە بەسراوە هات بۆ سەماوە ئەم کچە خەڵکی سەماوەیە و بە ناوی لەیلاوەیە وەکو خۆیان ئەڵێن هەندێک لە پیرەکانیشمان بیریانە ئەم لەیلایە چێ و ئەمە کاتی خۆی ئینگلیزەکان بینیویانە زۆر جوان بووە جوانیەکی بڵین جوانیەکی سروشتی هەبووە جوانیەکی تەبیعی زۆر جوان بووە ئەمە وای کردووە کە زابتێکی ئینگلیزی بیبینێ و حەزی لێ بکات و دیسانەوە ئەو حکایەتە تیکرارە بێتەوە کە لە کوردی و لە تورکمانێکەیە هەیە کەواتە لێرەیە شتێکی هاوبەش هەیە لە نێوان هەرسێ نەتەوەکە کورد و تورکمان و بەنسبەت هێنەوە عەرەبیشەوە کە ئەمە بنتلمعێدیە یا سەمانچی قزە یا کچی کافرۆشی و هەمووشیان متفقن کە ئەمە کچی کافرۆشیە یعنی بە ناوەکی کچی کافرۆشیە بنت تەبانەیە یا بنتلمعێدیە بێ یا ئەمانە هەمووی بزەبت ئەوە ئەگەیەنێت کە حکایەتەکان نزیگە لە یەکەوە و هەر میلەتێک بە خەیاڵی خۆی حکایەتی تایبەتی بۆ دروست کردووە ئەمە نەک لە حکایەت و لە چیرۆک و لەوە وەستایەوە بەڵکو زۆربەی هونەرمەندە کوردەکانیش وەکو گۆرانی بێژەکان گۆرانیان بەسەرا هەڵداوە بۆ نمونە حەسەن زیرەک لە ساڵی 1950کانە گۆرانی کچی کافرۆشی هەیە و بەسەریاڵی داوە بەنسبەت تورکمانیشەوە ئەحمەد محەممەد ئەربیلی دیسانەوە گۆرانی سەمانچی قزەی وتووە بەسەر کچی کافرۆشیە گۆرانی وتووە لە شەستنیاتی شەستەکان تقریبا لە شەستەکانە کەواتە تۆ لێرەیە تەنیا لەوە نەوەستاوە کە تۆ حکایەتی جوان و ئەفسانە یا جۆرێک لە حکایەتی ملی بەسەرا دروستکەیت و بۆی بهۆنیتەوە بەڵکو گۆرانی بێژەکانیش گۆرانیان بەسەرا وتووە ڕەنگە وەکو دەموچاو بوو بێتە ئیلهامی چەندین هونەرمەندی شێوەکاریش کە کاتی خۆی لە مناڵەوە ئەو وێنەی بینیوە لە ماڵی خۆیانە یا لە شوێنەکانە بەڕاستی ئەو وێنەیە لەو وێنانەیە کە زۆر بڵاو بوو لە کوردستانە و لە زۆربەی ماڵەکانە خەڵک هەر ماڵی ڕەنگە حکایەتێکی تایبەتی خۆی هەبوو بێ کە بۆچی ئەو کچەی هەڵواسیوە بەڵام ئەوەی کە لێرەیە ئەتوانین بیڵێن وای لێ هاتبوو ئەو کچە بە مۆنالیزای کوردستان بەناوبانگ بوو یعنی ئێستش کە ئەڵەی مۆنالیزای کوردستان کچی کافرۆشی دێتەوە خەیاڵ ئیتر چەندێک هاوبەشی یا جیاوازی هەیە لەگەڵ تابلۆی مۆنالیزایە بەڵام لە کوردستانە واو باو بوو کە کچی کافرۆشی مۆنالیزای کوردستانە ئەگەر سەیری ناوەڕۆک و بابەتەکەی نێوتابلۆکە بکەین هەز دەکەین کەوتۆتە ژێرکاریگەری چەند هۆیەکی دەرونی و کۆمەڵایەتی و ڕەوشتی کە خۆی بەستوتەوە بەو ژینگەیەی کە تابلۆکەی تێدا نەشونمای کردووە تەقینەوەی ئەو کاریگەریانە بۆ پێگەیاندنی تابلۆکە ئەمەش زۆر بەزەقی بەدیار کەوتووە لە شێوەی بەکارهێنانی ڕنگ و سێبەر و تارمایی و جلوبەرگدا کە هەریەکە لە جێگەی شیاوی خۆیدا بەکارهێنراوە و ڕنگ و سێبەرەکانی هاوشان و هاوتەریبی یەکترن بۆ سازدانی ناخی تابلۆکە. لە ئاستی تابلۆکەدا بە دەردەکەوێت کە هونەرمەندی تابلۆکە نەگەیشتوەتە عاشقەکەی چونکە ئەگەر بگەیشتایەتە مەرامەکەی ئەوە ئەو جوانکاریەی تابلۆکە بەدەر نەدەکەوت ئەو دەربڕینی عاشقەی بۆ تابلۆکە نەدەگەیشتە ئەنجام ئەگەر بهاتایە بە عاشقەکەی شاد بواە ئەوە ئەو ئاستە بەرزەی بە ئەنجام نەدەگەیاند و ئەو تابلۆیە گەشەی نەدەکرد. هونەرمەند هەوڵی داوە کە بتوانێت تێکەڵاویەک دروست بکات لە نێوان ژینگەی ڕۆژهەڵاتی و ڕۆژئاواکەیدا ئەویش لە بەکارهێنانی بنەماکانی سازدانی جلوبەرگی تابلۆکە لەوەی کەوا نیشان دەدات جلوبەرگەکەی کوردیە بەڵام کەرەستەی جوانکاری جلوبەرگەکە جیاوازە و هەڵگری ژینگەیەکی ڕۆژئاواییە. بۆ نمونە ئەگەر سەیری نەخشی سوخمەکەی بکەین هەمان نەخشی سوخمەی ئافرەتێکی ناوچەی کەرکووکە لە نێوان ساڵانی چلەکان و پەنجاکان
بەڵام ئەگەر سەیری جوانکاری سەرەوەی بکەین لەو تاجەی کە لەسەری کردووە بریتیە لە خشت و جوانکاری ڕۆژئاوایی کە جیاوازە لەو خشت و جوانکاریە ڕۆژهەڵاتیەی کە هەبووە لە ناوچەی کەرکووکدا. ئەو تابلۆیە تەنیا لە کوردستان و لە ماڵەکانی کوردستان بەناوبانگ نییە. هەروەکوتم لە عێراقیش لە جنوبی عێراقیش لە زۆربەی ماڵەکان هەڵواسراوە. ئەو تابلۆیە لە میسریش بەناوبانگە، لە فەڵەستینیش بەناوبانگ بووە، هەروەها لە تورکیاش بەناوبانگ بووە. کاتی خۆی لە تورکیا پیان وتووە بنت الحەدبا، کەواتە کچە موسڵاوێکە. کەواتە لێرەیە ئەوە تابلۆیەکە لە میسریش بەناوبانگ بووە پیانەوت فاتمە، لە فەڵەستینیش زۆر جاکە خواردنێک یا شتێک یا پاکتی پسچی توشتی وایان کە تەبع کرد کاتی خۆی ئەو ڕسمەیان لەسەری دانا، چ لەوە سووریا چ لە فەڵەستین چ لەو شوێنانە. کەواتە لێرەیە ئەمە تابلۆیەکە ئەتوانم بڵێم لە ناوچەی شەرقا ناوچەی ڕۆژهەڵاتە بەناوبانگە، بەڵام لە هەمووی زیاتر بەناوبانگە وەکو کچی کافرۆشی یا بنت تەبانە یا فاتمە کە زۆر جا پێڵێن فاتمە، هەرچەندە بەنسبەت عەرەبەکانەوە بە ناوی ئەڵێن ئەمە فاتمە نییە، ئەمە لەیلایە و خەڵکی سەماوە. گەلێک لە هونەرمەند و نەخشکارە کوردەکان کەوتونەتە ژێر کاریگەری ئەم تابلۆیەوە و هەوڵیانداوە لاسایی بکەنەوە لە ژێر چوارچەوەی ژینگەیەکی کوردەواری و دوور لە داچۆڕان و شۆردنەوەی واقیعەکەی کە تابلۆکە گەشەی تێدا کردووە. هونەرمەندە کوردەکان نەیانویستووە ڕووی دزیەوە بۆ تابلۆکە دروست بکەن وەکو ئەوەی گەلێک لە هونەرمەندانی تر هەوڵیان بۆی داوە و نەخشەیان بۆ کێشاوە. نمونەمان هونەرمەندان دکتۆر عەبدوڵڵا ئەمین و سەدرەدین عارفە کە هەر یەکەیان هەستاون بە کێشانی وێنە و تابلۆکانیان لە چوارچەوەیەکی کوردانەی پاکەوە دروستکردنی عەشقێکی بێگەرد و خەوش هەوڵیانداوە کە ناخی پاکی تابلۆکە بخەنە ڕوو لە چوارچەوەیەکی گونجاو بە ژینگەکە. ئێمە گەر سەیری زۆرێک لە کارەکانی هونەرمەندەکانی ئەو سەردەمە بکەین هەر لە عەزیز سەلیم و جەمال بەختیار و خالی سعیدوانە کاری لەو شێوەیان هەیە. بۆ نمونە جەمال بەختیار کارێکی لەو جۆرەی هەیە، شیرین تەشی دەڕاستەیە یەکێکە لە تابلۆ زۆر بەناوبانگەکانی گەر بەراوردی ساڵی 60ەکان و 70ەکانی بۆ نمونە شاری سلێمانی بکەیت هونەرمەندێک هەبووە کە بە ئەکادیمی هونەریشی نەخوێندووە، هەتا ئێستاش بڵێن هونەری نەخوێندووە، بەڵام یەکێکە لە ناوەکان و خاوەنی کۆمەڵەکاری زۆر دانسخەیە. جوانکاری لە بنەڕەتدا بریتیە لەو ئارەزوەی کە لە ناخی خودی مرۆڤدا جێبەجێ دەبێت، هەوڵ دەدات گەورەترین توانە بەکاربێنێت بۆ ئەو جوانکاریە کە دەیەوێت بێتە ئەنجام. ئەگەر بەراوردێکی ئەم تابلۆیە بکەین لەگەڵ تابلۆ جیهانیەکاندا دەبینین هیچی کەمتر نییە لە ئاستی ئەو تابلۆیانە و گەلێک خاڵی جوانکاری تێدا هەیە لەسەر ڕووی هێڵ و ڕنگ و بابەت و ناوەڕۆک کە توانایەکی گەورەی خستۆتە ڕوو. ئێمە گەر بەراوردێ بکەین هاوشێوەی وێنەی کچی کافرۆش تابلۆمان زۆرە، بەڵام هیچێکێکیان نەیتوانیوە ببێتە ئەو پێگەیە لە ناو خێزانی کوردیە بەتایبەت لە باشووری کوردستانە. ئێمە گەر بگەڕێنەوە بۆ بەتایبەت لە ساڵانی 50ەکان و 60ەکان و 70ەکان و تاکو سەرەتاکانی ساڵانی 80ەکانیش هیچ وێنەیەک نەبووە بتوانێت ئەم پێگەیەی هەبێت لە ناو ماڵی کووردا. لەبەرەوە کەواتە هێن کچی کافرەش توانیوێتی لە پانتایەکی زۆر گەورەیە ببێتە میوانی هەموو چاوێکی ناو خێزانەکانی کورد لە باشووری کوردستانە، بەڵام هیچ کارێکی هونەری بەو شێوەیە بەو پانتایە نەبووە. یەکێک لەو تابلۆیانەی کە هاوگونجاوە لەگەڵ تابلۆکەی فاتیمەی کافرۆشی تابلۆکەی مۆنالیزایە کە گەلێک خاڵی هاوبەش و لە هەمان کاتدا جیا و جوداوازی دروست کردووە کە زیاتر دەگەڕێتەوە سەرخودی ناوەوەی هونەرمەندەکان. هەردوو تابلۆکە دەربڕی واقعی بابەتی ئافرەتن و هەردووچیان دەربڕێکی پاکی بێگەردی ئافرەتن لەو واقعی کە تێیدا گەشەیان کردووە. هەرچەندە وردەکاری ناوەوەی بابەتەکان جودایە، بەڵام ڕووکاری دەرەوەی تاڕادەیەک هاوگونجاوە و هاوبەشی هەیە لە نێوانیاندا لا هێڵ و ڕنگ و تارمایی. هەردوو تابلۆکە دەربڕی بابەتەکانی ئافرەتە، بەڵام ئەوەی گرنگە هۆکاری کێشانی هەریەکیان جیاوازە لە یەکێکی تر. لەوەی دانڤینیشیدا دەربڕی ژیانی منداڵەتی و چەند کاریگەریەکی ژینگەکەی دەوریان بینیوە لە پێگەیاندنی ناخی لێوناردۆ و تابلۆکە. هەر لەبەر ئەوە کاریگەری منداڵی زاڵە بەسەر ئەوەی بتوانێت ئەو ناخە بخواتەوە و لەسەر ئاستی بابەتێکی ئافرەت بیخاتە ڕوو. بەڵام ئەم بارە لای فاتیمە دەربڕی منداڵەتی نییە،
بەڵکو تەقینەوەی بورکانی ئەو عەشقەیە لە بۆچوونێکی پاکەوە. ژینگەی منداڵی لێوناردۆ داڤینشی کەوتوبەوە ژێر کاریگەری دوو دایکەوە. دایکێکی لە تەمەنی نێوان 3 بۆ 5 ساڵانی ژیانی، بەڵام دووەم دایکی لە دوای گەورەبوون و پێگەیاندنی کە هەریەکە لەمانە دەوریان بینیوە لە دەربڕینی ئافرەت بەرامبەر تابلۆکانی. بەڵام لای فاتیمە بریتیە لە تەنها عەشقێکی پاک و دوور لە تێکەڵاوی سۆز و دایکایەتی. بزە لە هەردوو تابلۆکەدا هەیە، بەڵام بزەی هەریەکێکیان جیاوازی هەیە لەگەڵ ئەوی تر. زۆر لەوانەی چوونەتە ناخی تابلۆکەی مۆنالیزا باس لەوە دەکەن کە گوایە بزەکەی فێڵاویە و دەربڕی بزەیەکی پاک نییە، کە ناخێکی شاراوەی هەیە زۆر بە زەحمەت دەناسێتەوە. بەڵام ئەم توانە بزەیە لای فاتیمە جۆرێکی ترە کە جیاوازە و توانای ناخی هونەرمەندە بۆ پیرۆزی فاتیمە و نەگەیشتن بەڕووی ئەو عەشقە پیرۆزە. ئەگەر سەرنج بدەینە ڕەنگ لە هەردوو تابلۆکەدا دەبینین دەورێکی باڵای هەیە لە دیاریکردنی بزەی هەریەکە لە ئافرەتەکان کە لە تابلۆکەی مۆنالیزادا ڕەنگەکان تەماوی و تۆخن کە دەربڕی توانای تابلۆکەیە لە ناخی وێنە کێشەکەدا، بەڵام لە فاتیمەدا ڕەنگەکان کاڵ و ڕوونی هەیە کە دەربڕی پاچی وێنە کێشەکەیە لە بەرامبەر ئافرەتدا. ئەگەر سەرنج بدەینە تابلۆکەی فاتیمە زۆر بە جوانی بەشە سەرنج ڕاکێشەکانی لەشی ئافرەتەکەی خستۆتە ڕوو لە بەکارهێنانی چاو و لێو و ڕوومەت و مەمک و سینگ و گردندا، بەڵام ئەم جوانیە بەرچاو ناکەوێت لە تابلۆکەی مۆنالیزادا کە ئەمەش بەڵگەیە بۆ ئەوەی کە تابلۆکەی فاتیمە دەیەوێت وێنەکێش بگەێنێتە تێربوونی عەشقی لەشی دەستگیرانەکەی بۆ دەربڕی لەشەکەی لە ڕوویەکی ئارەزوویەوە بۆ ئافرەت. هەروەها هەندێک لە ڕەخنەگرانی هونەر باس لە بنەڕەتی ناوەکە دەکەن لە چوارچەوەی ئەوەی ناوێکی ژینگەییە یاخود ناوێکی پیشەییە بۆ کەسێکی دیاریکرا و هەندێک لەو باوەڕەدان کە دەگەڕێتەوە سەرهۆزی کافرۆش، چونکە ئەگەر بەراوردی جوانی ئافرەتەکە بکەین لەگەڵ ئافرەتانی هۆزەکە ئەوە ئەو جوانیە هاوتەریب دەبێت، بەڵام ئەگەر لە ڕووی پیشەییەوە بەراوردی بکەین ئەوە ناسەنگیەک لە پیشەکە و جوانی ئافرەتەکەدا بەدەردەکەوێت. خۆی دوولایەنەیە بۆ ناولێنانەکە. ڕاستەوە لەوانەیە یەکێک لەوانە بێت کاگەڕێتەوە بۆ لایەنی هۆزیەکە یاخود نازناویەکەی، بەڵام لەمان کاتە گەر بیری لە بابڵێن وردەکاری زمانەوانەکان بکەیتەوانە کچی کافرۆش بۆ خۆی بابڵێن شێوازێکی کارکردن بووە، یاخود چۆن ئەڵێیت ڕوونکردنەوەیەک بۆ نازناوی کچەکە، بەڵام تا ئێستا ناڵم چیرۆکەکان شێوازی جیاوازی وەرگرتووە. هەتا ئێستا ڕوونکردنەوەیکی تەواو نییە کە ئەمەی بۆ تۆ ڕوون کرد بێتەوانە کایە ئەم کچە لە چ ناوچەیەکی دیاریکراوە بووە، ساڵەکان، تەمەنەکان، ناوەکان چۆن بووە، هەتا ئێستا کارێکی وا لەسەر وردی لەسەر دروست نەکراوە کە بتوانرێت زانیاری تەواو بدرێت. هەندێک لە کوردستانە تا ئێستاش بە مۆنالیزای کورد ناوی ئەهێنێ، وەکو چۆن مۆنالیزایەکە لەو تابلۆ ناودارانەی لە جیهانە ناوێکی تایبەتی هەیە، هەم لە ڕووی جوانی و هەم لە ڕووی پێگەی هونەری تابلۆکەوە. ئێستا بە کچی کافرۆش ئەوترێ مۆنالیزای کورد. هەتا ئێستاش تابلۆکە نازانرێت لەکوێ هەیە، هەندێک ئەڵێ لەوانە هەر لە بەریتانیا بێ تابلۆکە، هەندێک لەوانە ئەڵێن لە وڵاتە عەرەبیەکانە بێ، واتە شوێنێک نییە تەنها تۆ بتوانیت ڕوبەڕوو تابلۆکە ببینیتەوانێ، لەبەرەوە زۆر زەحمەتە بتوانیت وردەکاری لەسەر بکەیت، چونکە ئێمە تەنها ئەوەی کە ئێستا ئیگەڕینەوان و باسیەکەن تەنها هەندێکی بۆچوونە، هەندێکی شەوەیەکە لە هونەرمەندەکان ڕێی خۆیان لەسەریاوە، چونکە زۆر زەحمەتە تۆ
چیرۆکێکە لایەنە بڵێن هونەریەکانی نازانی کە چۆن دەستی پێکرد و چۆن کۆتایی هاتووە چیرۆکی ئەم کەسایەتی ئایا واقعیا خۆت خەیاڵە لەمان کاتە تابلۆکۆش وجودی نیە تاکو بتوانیت لە نزیکەوە وردەکاریەکانی بزانیت.